بەڵێ لەسەر هەوڵەکانی چارەسەرکردنی کێشەکانی هەولێر و بەغدا من میوانێکم هەیە. ئازاد دۆسکی شارەزای یاسایی و دەستوری لە سلێمانیەوە میوانمانە. کاک ئازاد، ئەم کاتت باش جەنابتان ئەزانن پێکهێنانی حکوومەتی عێراق یان کابینەکەی سوودانی لەسەر ئەساسی ڕێکەوتنێک بوو لە نێوان هاوپەیمانیە کە پێوترێ هاوپەیمانی ئیدارەی بەڕێوەبردنی دەوڵەت. ئەمانە لەسەر کۆمەڵێک خاڵ وەکو بنەما ڕێککەوتن کە ئەم کابینەی لەسەر پێکێنرا. چەندێک گرنگە بگەڕێنەوە بۆ ئەو ڕێکەوتنەی ینی لایەنەکان یان هاوپەیمانیەکە بگەڕێنەوە بۆ ئەو ڕێکەوتنانەی کە لە چوارچێوەی هاوپەیمانەتی ئیدارەی دەوڵەتدا لەسەری ڕێکەوتە بوو. سڵاوڕێزم سەرەتا بۆ بەڕێست و بۆ هەموو بینەرانی کەناڵی ئاسمانی کوردستان 24. کاک عەمار، یعنی تۆ بەڕێزت ئاماژە بەوەت کرد کە ئەم ڕێکەوتنە لە نێوان بەڕێز سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکوەزیرانی فیدراڵی محەممەد شەیع سوودانی بە دەقیقی ڕێکەوتنەکە ئەگەر هەڵە نەبم لە چواری 2023 کرا. طبیعی تۆ هەموو ڕێکەوتنێکی سیاسی، یعنی بە ئەم زانیاریەش زیاکەم ڕێکەوتنی سیاسی زۆر جار لێرە و لەوێ هێزە سیاسیەکانی تری عێراق بێت چه هەرێمی کوردستان بێ تۆمەت ئەوە ئەنێن کە ئەم ڕێکەوتنە سیاسیە لە بەرژەوەندی فڵان حزب بووە یان لە بەرژەوەندی حزبێکی دیاریکرا و لە عێراقا بێیان لە هەرێمی کوردستان. بەڵام تەوەری بە ئەوەی بەڕێزت ئاماژە پێکرد ئەم ڕێکەوتنە خۆی لە چوارچێوەی دستورە لای نەیاوە، یعنی کە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان هاتووە لەگەڵ سەرۆکوەزیرانی ئیتیحادی ئەو ڕێکەوتنەی ئەنجامداوە هەموو بە پێ ئەو مادانە بووە کە لەم دستوری عێراقا، یعنی هیچ دەرچوونێک نەبووە یان کورد یان هەرێمی کوردستان شتێکی زیاد داوا نەکردووە لەو مافە دستوریانەی کە لە دستوری هەمیشەی عێراقا هاتووە. لەبەرەوە ئەوەی بەڕێزە ئاماژە پێکرد جێبەجێکردنی ئەم دستورە زۆربەی جار یعنی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و بگرە لە ئاستی حزبەکانی تر جەختیان لەسەرەوە کردووە. خۆ ئەگەر حکوومەتی فیدراڵی دستور وەک خۆی جێبەجێ بکات ڕەنگە کێشەکان بە تایبەت کێشە ئابوووریەکانە کاک عەمار نەگەیشتیتە ئەو ڕادەیە کە بەداخەوە یعنی لە کێشە و ناکۆکی یاخۆت ئاڵۆزی بگاتە ڕادەیەک محکەمەی ئیتیحادی لە هەموو کێشەکانە تەداخولکە. یعنی من زۆر جار وتومە خۆ ئەگەر پەرلەمان ڕۆڵی گرنگی خۆی ببینی بە ڕەنگە بڕیارەکانی دادگای فیدراڵی نەدەبوون بە زیاتر ئاڵۆزکردنی پەرلەمان بۆ نەیتوانیوە ڕۆڵ ببینێت. پەرلەمان بۆ نەیتوانیوە ئەم ڕۆڵەی خۆی ببینێت هۆکارێک بێ بۆ چارەسەر لە جیاتی پەرتەوازن. دەستە خۆش بێ ئەم پرسیارە زۆر لە جێگای خۆیەتی. من دیسان ڕێکەوتنە سیاسیەکەی بەڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لەگەڵ سۆدانیا بەسمەوە بە دستورە. ئایا ئەو پرسیارەکەی بەڕێزت ئەگەر بە مەفهومی دستوری بکەیت ئایا ڕۆڵ و مەهامی پەرلەمان چییە بە پێ دستور؟ باشە خۆ لە دستوری عێراقا لە مادەی 47 هاتووە ئەڵێ دەسەڵاتەکان لە عێراقا بریتیە لە 3 دەسەڵات. دەسەڵاتی جێبەجێکردنە کە خۆی لە سەرۆکۆمار و سەرۆکوەزیرانە بینێ، پەرلەمانە کە ئەم پەرلەمانە ئەنجومەنی ئیتیحادیش کە بەداخەوە دانەمەزراوە و دەسەڵاتی دادوەریە طبعا خۆی لە ئەنجومەنی باڵای دادوەری و محکەمەی ئیتیحادیە بینێ. ئەمە پرسیارەکەی بەڕێستا پەرلەمان بۆ نەیتوانی. با بچینە ڕێکەوتنەکەی 4 2023 کاک عەمار. پشکی هەرێم پشکی بودجەی هەرێمی کوردستان طبعا سا 12 بەداخەوە پێشتر حەڤە بوو بەبێ ئەنجامدانی هیچ ئامارێک خۆیان کردوانە بە 12 شتێک. ئەمە پەیوەندی بە اختصاصاتی حەسری مادەی 100 دستورە کە ئەبێ حکوومەتی فیدراڵی سەرژمێریەک ئەنجام بدا بەبێ ئەنجامدانی سەرژمێریەکیش. با بڕۆمە ناوەڕۆکیەوە. سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لەگەڵ محەممەد شەیع سوودانی وە کاک عەمار ڕاستیش بڵێ ئەوەی کە ئێستا ڕۆڵی ئیجابیە بینێ لە عێراقا تەنها محەممەد شەیع سوودانیە. ئەمە نەک بۆ پشگیری لایەنێکی سیاسی. ئێستا من پرسیارەکەی بۆ پەرلەمان ڕۆڵی خۆی نەبینە. سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکوەزیرانی فیدراڵی ڕێککەوت کە پشکی هەرێم پێش پەسەندکردنی قانونی موازنەی عێراق ژمارە 13 2023 بخرێتە بخرێتە نەفەقاتی حاکیمە، بخرێتە نەفەقاتی سیادی. ئێوە بڕوا ئەکەن ئەم ڕێکەوتنە کرا بە پێ مادەی 8 دستور. باشە کێ
پرۆژە قانونی بوجەڕێک ئەخا سوڵتەی تەنفیزیە لە ناویشیانە سەرۆک وەزیرانە محەممەد شەیع سۆدانی کە ڕێکەوتنەکە کراوتی من بۆیە وتم ڕێکەوتنەکە دستور بووە ئەمە مادەی هەشتای دستورە لە بڕگەیەکە سەری بکە ئەڵێ پرۆژە قانونی بوجە کە ساڵانە کێدایە ڕێژێ سەرۆک وەزیرانە ئەینێرێ بڵێ سوڵتەی تەنفیزیە نێرێ بۆ سوڵتەی تەشریعی بۆی موسادەقە بکە پشکی بوجەی هەرێمی کوردستان خرایەوە سەر نەفەقاتی سیادی باشە بەپێ ئەم ڕێکەوتنە کاتێک پرۆژە قانونەکە ڕۆیشتە پەرلەمان پێش دوورخستنەوەی حەلبوسی بە بڕیاری دادگای فدرالی ڕێک پشکی هەرێم لە نەفەقاتی سیادی خرایەوە سەر ئینفاقی فعلی بەڕێز سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان هیچ پەنایەکی نەما یعنی پەنای برد بۆ محەممەد شەیع سوودانیش وتی وەرە ڕێکەوتنمان هەیە بۆچی پشکی هەرێم لە نەفەقاتی سیادی ئەخرێتەوە سەر ئینفاقی فعلی چکە نەفەقاتی سیادی خۆ ئەگەر پشکی هەرێم لە نەفەقاتی سیادیە تۆ نەکێشەی موچەتە بوو نەکێشەی بوجەتە بوو پرۆژەکان لە هەرێمی کوردستان ئەکرایەوە هەلی کار دروستە بوو داعینە سەرۆک وەزیران محەممەد شەیع سوودانی بەس کاک عەمار بەڵێ ڕوونکردنەوەکەی جەناب وازەح ئەمە زوڕورە بەڵێ بەڵام بۆ داهاتوو چه گرنتیەک هەیە ئەم ڕێکەوتانەشی لەمە و دووە ئەنجامەدرێن جێبەجێ بکرێن یعنی قسەکەی من لەسەرەوەی کاک عەمار ئەزانی زۆر بارودۆخەکە ئەوەی کە ئاڵۆز کرد بەداخەوە دادگای باڵای فدرالی لە محاکمی عادیش کاکە کە دوو کەس کێشەی هەیە ئەچێتە بەردەم دادگا یعنی لە محاکمە عادیەکانە سادەکان بێ کێشەکە چارەسەر بکە نەک بێ زیاتر کێشەکە ئاڵۆزکە ئەم زۆر جار وتومە بەداخەوە ئەم دادگا بوو بە سەرچاوی ئاڵۆزکردنی زیاتری کێشەکان بەس من ئەمیسکە عەمار ئەو خاڵا ئاماژە پێ بکەم کە گرینگە سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان کە زانی لە دەسەڵاتی محەممەد شەیع سوودانیە نەماوە و پشکی هەرێم لە نەفەقاتی حاکمە خرێتە سەر ئینفاقی فعلی ئەمە ژمارەی داواکە پەنای برد بۆ محکەمەی باڵای فدرالی بە ژمارە 168 2023 ئەلێرە نووسراوە داواکار کێیە بەڕێز سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان سەر ڕایکارەکەی تاوان لە ڕێگای پارێزە ناوەڕۆکی داواکە چی بووە داواکە لە دژی سەرۆکی پەرلەمانی ئەو سا تۆمار کردووە سەر ڕایکارەکەی و توێتی بەپێ پرەنسیپی لە یەکجیاکردنەوەی دەسەڵاتەکە ئیشی پەرلەمان نییە کە بێت پشکی بوجەی هەرێمی کوردستان لە نەفەقاتی سیادی لە کاتێکدا تۆ دەسەڵاتی جێبەجێکردن پشکی هەرێمی تەزبیت کردووە لە نەفەقاتی حاکمە کەواتە نە پەرلەمان ڕۆڵی خۆی بینی خۆ ئەگەر بوجە وەک خۆی جێبەجێ کردبا وەکو ئەو ڕێکەوتنی کە سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان لەگەڵ سۆدانیە ئەنجامیە بە محەممەد شەیع سوودانیش کاک عەمار بە ئەشکرا یعنی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی ئاماژەی پێکرد کاکە لەسەر ئاستی بڕۆ بۆ نوخبە لەسەر ئاستی موسسات لە عێراقا ئاماژەی پێکرد کە لە هەرێمی کوردستان تێنەگەیشتون مادەی 116 دستور ئەڵێ چی ئەڵێ سیستمی سیاسی لە عێراقا پێک هاتووە لە دەوڵەتێک کە سنتەرەکەی بڵێ فیدرالیە سنتەرەکەی لە بەغدا ئەڵێ وەل ئەقالیم هەرێمەکان و پارێزگاکان کاکە نەیوتووە یعنی سۆدانیش ئاماژێ بڕۆ بۆ مادەی 117 ئەڵێ هەرێ ئەم دستورە لە هەرێمی کوردستان نافزەوە خۆی ئیقرارەکە دانەکە ئەڵێ ئەم هەرێمە هەرێمێکی دستوریە بڕۆ بۆ مادەی 121 بڕگەجیمی دستور ئەڵێ پێویستە بەشێک لە داهاتە ئیتیحادیەکان تەخسیس بکرێ بۆ هەرێمەکان کووە باشەکەوەرەکەی بەڕێستا سەرکەسەرێکتر ئەگەر ینی ئەگەر بە کورتی جوابم بیتەوە بارودۆخەکە تا ڕادەیەک لێک تێگەیشتێکی بەخۆیەوە بینیوە لە بینی هەرێمی کوردستان و بەغدایە و لەسەر ئاستی سیاسیش کار بۆ ئەوە کرێت یعنی بە جۆرە لە جۆرەکان زەمینەسازی بۆ ڕێکەوتنێکی گشتگیر بکرێت کە هەرێمی کوردستان چیدی بە دوای مافەسەرەتایەکانی خۆیان لەوێ ڕانەکات یعنی بپەردەژێتە سەر هەنێک بابەتی گرنگتر لەوەی بە دوای هەنێ بابەتی ورد و ینی مافی سەرەتایی خۆیان ڕاکات تا چەند ئەم بارودۆخە ئەم هەنگاوانەی هەرێمی کوردستان لە ماوەکانی ڕابردووە چ لەلایەن سەرۆکی حکوومەتەوە چ لەلایەن سەرکردایەتی سیاسی کوردەوە نراوە جێگەی گەشتبینیە بۆی لە داهاتوە بتوانین لەگە بەخا بگەینە ڕێکەوتنی دەست خۆش کاک عەمار دوو شتی گرنگ هەیە کە پێویستە هەرێمی کوردستان و لە ڕێکەوتنە سیاسیەکەی نێوان سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی
واژۆی لەسەر کراوە ئەوەی بەڕێزت کە بۆی ئاڵۆزیەکان چکە ئێستا کێشە و ناکۆکیەکان چییە؟ سیاسیە بە دیوێکی تریش ئابوووریە لە ڕێکەوتنە سیاسیەکە کە لە چواری چوارە ئیمزاکرا دوو خاڵی گرنگی تیا کاک عەمار یەکێک لەوانە داڕشتنی قانونی نەوت و غازە لەلایەن پەرلەمانی عێراقەوە کە تا ئێستا کە دەبوو لە دوای پێکێنانی کابینەی ویزاریەکەی محەممەد شەیاع سۆدانی لە ماوەی سێ ئەگەر غەڵەت نەبم 3 مانگ بۆ 4 مانگ ئەو قانونەیان 6 مانگ تەشریع بکرێت نەکراوە تا ئێستا باشە گرنگتر لەوە کاکە عەمار کە لەم ڕێکەوتنە سیاسیە لە نێوان بەڕێزان سەرۆکوەزیرانی هەرێم و فیدراڵی واژۆی لەسەرکرا بریتیە لە داڕشتنی یاسایەک بۆ دادگای باڵای فیدراڵی بە پێ مادەی 92 بڕگەدووی دستور کە نەکراوە چکە وەکو من سەرەتا وتم یعنی کێشەکان ئابوورین باشە کاک عەمار لە مادەی 111 دستورە ئەڵێ سامانی گشتی مڵکی هەموو هاوڵاتیانە لە مادەی 112 ئاماژە بە چۆنیەتی داهاتەکانەکە لە 115 ئەڵێ ئەگەر هەر نیزاعێک بڵێ ئەو دروست ببێ لە نێوان قوانینە ئیتیحادیەکان و هەرێمەکان ئەفزەڵیەت بۆ هەرێمەکانە قانونی نەوت و غازی هەرێمی کوردستانیان هەڵوەشە باشە پشکی هەرێم نانێری تەشریعی قانونی نەوت و غاز ناکەی ئەم محکەمەیە وای لێ هاتووە بۆتە جێگای دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی جێبەجێکردن کەواتە چییە باسی دستورەکە یعنی ئێستا دوێنێ بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکوەزیرانیش پێشتر لە بەغا بوونە پرسیاریان کردووە زۆر جار کورد پرسیار ئەکا لە حکوومەتی فیدراڵی ئەم دستورە جێبەجێەکەن یاننا ئەگەر جێبەجێ ئەکەن خۆی مادەی 1 ئەڵێت ئەم دستورە ئەڵێ التیزام و ڕێزگرتن لەم دستورە دەستەبەری ئەوە کات کە عێراق بە سیستمێکی فیدراڵی بمێنێتەوە ناکرێ بەڵێ بە تەئکید لەبەرەوە گرنگ لەوەیە کاک عەمار قانون دیسانیم دووبارەیەکەم تەشریعکردنی قانونی نەوت و غاز تەشریعکردنی قانونێکە بۆ محکەمەی ئیتیحادی ئەمەی کە ئێستا کاری پێکات سەدان جار وتومە نادستوریە ئەوە ڕەئی خۆیەتی جێبەجێەکە کاتی خۆشی زۆربەی زۆر مەحاکم هەبوو لە سەردەمی ڕژێمی پێشووترە ئەخوار بە ناوی دستورەوە حکومیە کردو بوو بە ئەمری واقع بەڵام هاوڵاتیەک پرسیارەکە کە ئایا ئەم ڕاستە محکەمەیەکە ناوی هاتووە لە دستور بەڵام بچۆ لە مادەی 92 بڕگە دووەکەی ئایا قانونەکەی دستوریە نادستوریە ئێمە کێشەمان نییە لە ناونانی لەبەر ئەوە پێم وابێت بەبێ تەشریعکردنی قانونێک بۆ ئەم محکەمەیە و بێ دەرکردنی قانونێک بۆ نەوت و غاز کێشەکان ناگاتە چارەسەرکردنی ڕیشەیی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم ئەرکەش لە ئەستۆی پەرلەمانی عێراقا بێ ڕۆڵی خۆی ببینێت لە تەشریعکردنی ئەو دوو پرۆژە قانونە. ئازاد دۆسکی شارەزای یاسایی و دەستوری سپاس بۆ جەناب.